میوانێکمان لەگەڵ بەڕێز تاڵیب سادق پێشمەرگە و هەڵگری مەدالیای بارزانانی لە ستۆدیۆ قسە دەکەین. مامۆستا تاڵیب بەیانیت باش، زۆر بەخێر بێ و ساڵیادی ڕاپەڕینی هەولێرت پیرۆز وە لە هەمان کاتدا مانگی ڕەمەزانیش پیرۆز بێ. بەخێر هاتی مام تاالە. زۆر سپاس. سەرەتا پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە هەموو خەڵکی کوردستان دەکەین. ئینشاءالله دەبتە مانگی خێر و خۆشی و مای خۆشیش بە تایبەتی بۆ خەڵکی هەرێمی کوردستانی خۆشەویستمان. ئەمڕۆ یادی ئازادکردنی پایتەختی هەرێمی کوردستانە. پێم باشە پێش ئەوەی باسی ڕاپەڕینی ساڵی 1991 بکەین، تۆزێک باسی یازدەی ئادار بکەین. کە یازدەی ئادار ڕۆژێکی زۆر گەشە لە مێژووی هەموو عێراق، بەگشتی هەرێم کوردستان بە تایبەتی تایبەتمەندتریش لە بۆ هەولێری پایتەختی هەرێمی کوردستان. چکە لەو ڕۆژەدا بۆ یەکەم جار توانرا وەرگرتنی مافی کورد لەلایەن دەوڵەتێکی کە پارچەکی کوردستانی داگیر کردبوو، یان با بڵین پێکەوە دەژیان احتراف بکرێ بەوەی کە کورد بەشێکە لەو وڵاتە و حەقی مافی خۆی هەیە بە ئازادی. بۆیە دەبێت بە بەردەوامی ئینسان بیر لەوە بکاتەوە چۆن سیاست کرایە لە کوردستان و چێ توانیەتی سیاسەتێکی باش لە بۆ خەڵکی کوردستان بکە و دەستکەوتیشی لێ بێتە دی. چکە بەڕاستی یازدەی ئادار وانەیەکی زۆر گەورەیە، بە تایبەتی بۆ سیاسیەکانی ئەمڕۆ کە سیاست دەکەن لە کوردستان. دەبێ ئاگایان لەوەی بی کە یازدەی ئادار ئەو ڕۆژەیە ئیتفاق لە نێوان شۆڕشی کورد و حکوومەتی عێراقی ئەو کاتکرا. شۆڕشی کورد بە ڕێبەرایەتی بارزانی نەمر بوو، توانی ئەو دەستکەوتە یاساییە گەورەیە لە بۆ ملەتی خۆمان بەدەست بێنێ کە ئێستاش ئێمە لەو دەستکەوتە دەتوانین سوود ببینی و بەرهەمەکەی دەخۆن. بەنسبەت ڕاپەڕینی خەڵکی کوردستان ئەگەر باسی بکەین، تەبیعی ڕاپەڕینی خەڵکی کوردستان ناوەکەی مەشهورە، ڕاپەڕینی هەموو خەڵکی کوردستانە بە هەموو چین و توێژەکانی. بەڵام ئیلهامیان لە پێشمەرگەی کوردستان وەرگرتێ، لەشکری شۆڕژێڕی کوردستان. ئەو کاتەی پێشەوە ڕاپەڕین دەست بکە بەرەی کوردستانی لە کوردستانی خۆمان لە باشوور لە نێوان هێز و لایەنەکان دروست کرابوو. ڕابەرایەتی ڕاپەڕین و سەرکردایەتی بەرەی کوردستانی بەڕێز جەنابی سەرۆک مەسعود بارزانی بوو ئەو کاتە، و هەموو حیزب و لایەنەکانیش دەزانن ئەوە دێکۆمنت هەیە و بەڵگەکی حاشا هەڵنەگرە. دیارە ڕاپەڕین لە بۆ چ بوو و چۆن کرا، ئەنی با پرسیارەکە وابێتن. وای ڕاپەڕین وا بچووک نەکەینەوە لەوەی مەفرەزەیەک وای کرد و یان فلان کەس هات و بەشدار بوو لەوەی. نا، ڕاپەڕینی خەڵکی کوردستان نەتیجەی ئەوەی بوو ڕەتکردنەوەی سیاسەتی تاگڕەوی و دکتاتۆریەت بوو. ئێستاش ئەگەر تەماشا بکەی هەر لایەنێک ئەگەر دکتاتۆر بی و تاگڕەوی بێ حکوم بکات، دیسان خەڵکی کوردستان و خەڵکی تریش قبول ناکەن، چکە ئەو سیاسەتە سیاسەتێکی هەڵەیە. لێ لە ڕاپەڕینی خەڵکی کوردستان هەموو چین و توێژەکان پێکەوە بە یەک دەنگ بە پاڵپشتی پێشمەرگەی کوردستان توانیان ڕاپەڕین دەست پێ بکەن. حکوومەتی ئەو کاتە عێراق لە نەتیجەی سیاسەتێکی هەڵا، پاش ئەوەی شەڕێکی خوێناوی زۆر گەورەی لەگەڵ ئێران دەست پێ کرد بوو، لە ماوەی 8 ساڵ شەڕ لە بەینی عێراق و ئێران، عێراق تووشی شکستێکی زۆر گەورە بوو، هەم لە ڕووی مالی کە قەرزێکی زۆری کەتە سەرێ، و هەم لە ڕووی بەشەریش خەڵکێکی یەکجار زۆری بە کوشتندا بوو. بۆ ئەوەی کە شەڕ ڕاوەستا بتوانیتن تەمەنی خۆی تۆزێک درێژ بکاتەوە، هێرشی کردە سەر هەرێمی کوردستان و دواتریش عەفوەن هێرشی کردە سەر دەوڵەتی کوێت. لۆ ئەوەی بتوانی تەمەنی خۆی درێژ بکاتن و لەبیر خەڵکی عێراق و ناوچەکەش بباتەوە کە ئەو ڕژێمە لە سیاسەتێکی هەڵەدایە. ئەوە بوو کە دەوڵەتانی عەرەبی بە تایبەتی و هاوپەیمانان و ئەمریکاش بە تایبەتی زۆر هەوڵیاندا
لە کوێت بگەڕێتەوە بەبێ شەڕ بەڵام عێراق و سەرکردایەتی ئەو کاتەی ڕژێمی بەعەز ئەویان قبول نەبوو بۆیە بە زەبری چەک لە کوێت دەرکرا کە لە کوێت دەرکرا ئیتر هێرشی هێنا سەر کوردستان بە خەیاڵی خۆی دەتوانی تۆزێک باڵانسی هێزەکەی خۆی ڕابگرتن ئەوە بۆ وەکو باسمان کرد پێشتر هێز و لایەنەکان هەمویان کۆب بوونەوە بە سەرکردایەتی سەرۆک مەسعود بارزانی بەرنامەی ڕاپەڕین دانرا بوو بەرنامەی ڕاپەڕین دانرا بوو هەر حیزب و لایەنێکیش تەنزیمات و ڕێخستنی خۆی هەبوو و تەبلیغیان کردبوون یان پەیوەندیان پێوە کردبوون و شێوەی کارکردنەکە چۆنە و لەسەر مستەوای بەرەی کوردستانیش هەموو حیزبەکان نوێنەری خۆیان هەبوو هەر ناوچە و لق و یان کۆمیەتە و با بڵێن ینی خۆڕسگ نەبوو ماڵباندەکانەوە بوو نا هیچ ڕاپەڕینێکی سیاسی وا گەورە خۆڕسگ نییە بەڵام بە ئیلهام وەرگرتن لە هێزی پێشمەرگەی کوردستان و حیزب و لایەنە سیاسیەکان کە ئیشارەم پێدا خەڵکی کوردستانیش ئەوەندە لەو ڕژێمە داغڵەدر بوون هەمویان بەجێی سەرکردایەتی سیاسی کوردیان کرد و پێکەوە ڕاپەڕینەکە کرا ئەگەر تەماشا بکەیت چەکدارەکانی کورد کە لە ئەو کات لەگەڵ حکوومەتیشدا بوون هەروەکو پێشمەرگەیەک هاتن بەشداریان کرد یعنی ئەگەر تەماشای جوتیارێک و کرێکارێک و قوتابیەکیش بکەیت بە هەمان شێوە ئەگەر تەماشای ڕێخستنەکانی حیزبیش بکەیت هەروەکو ئەوان بوون خۆ زیاتریان لەوان ڕەنگە پێ نەکرابیتن چکە ئەوان شارەزاتر بوون ئازادتر بوون لە ناو شار توانیتیان ئیش بکەن لۆیە هەر لە ماوەیەکی زۆر کورت کە لە ڕاپەڕین جەنابی سەرۆک مەسعود بارزانی گەیشتە شاری کۆیە لێ وتارێکی مێژووی پێشکەش کرد هەمومان دەزانین دیتمان دەڵێ ئەو شەرعیەتە شۆڕژێڕگەی هەمانە لەو ڕۆ بە دواوە پێویستە ئێمە هەڵبژاردن بکەین بۆ بەڕێوەبردننی ئیدارە و خەڵکی کوردستان دیارە ئەوە نیشانەی ئەوەیە کە خەڵکی کوردستان هەمووی پێکەوە بەشدار بووە بەڵێ جیاوازی بیرکردنەوەی حزبی هەموومانە باشە مام تاالب مامەڵەکردن لەگەڵ ڕاپەڕین وەکو دەستکەوتێکی نەتەوەی کە زڵم و سەم بوون ناکات چۆنە بێ ئێستا میلەت بەبێت چی بکات چۆن مامەڵە لەگەڵ ئەو دەستکەوتە بکات پێش هەموو شتێک لە هەمووی گرنگتر ئەوەیە هەموو حیزب و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی دەبێت ئەوە بەبیر خۆیان بینەوە کە وەکو ڕاپەڕین دەتوانین هەم گرێدرا و پەیوەندێکی تند و تۆڵ لەگەڵ جەماوەری خەڵکی کوردستان پێک بێنین و درستی بکەین و دەشتوانین دەستکەوتەکانی ئێستای خۆمان پێپاردن چکە معلومی هەموو لایەکیە ڕاپەڕین کە کرا بەرهەمەکەی ئەوە بۆ حکوومەت و پەرلەمانی کوردستانی لێ دروست بوو ئەو هەموو دەستکەوتەی لە سای حکوومەت و پەرلەمانی کوردستان بەدەست هاتیە لە بۆ خەڵکی کوردستان نەتیجەی ڕاپەڕینە بەڵام پاراستنی ئەو نەتیجەیە چۆنە ئێستا دەبێ ئێمە هەمومان پێکەوە ئێستاش دەبێ ئێمەی کورد هەمومان لەگەر سیاسەتی سەرۆک مەسعود بارزانی بین بۆ بەڕێوەبردن و پاراستنی هەرێمی کوردستان چکە ئەگەر ئەمن پێشتر باسی یازدەی ئادارم لەبەر ئەوەی کرد سیاسیەکان ئەگەر هەڵە بکەن لە سیاست ملەتیش تووشی کارە سات دەبیتن لێ پێویستە یعنی ئەگە بگەڕێینەوە پێشتر لە شەڕی خواکۆڕک یان لە داستانی خواکۆڕک جەنابی سەرۆک مەسعود بارزانی دیسان تکرار دەکەمەوە وتارێکی پێشکەش کرد گوتی عێراق دەگۆڕدرێ چکە ناکرێت ناوچەکە بەو شێوە بەو سیاسەتە هەڵەیە بەڕێوە ناچی پێشبینیەکی زۆر دروست بوو زۆر واقعبینیانە بوو ماوەیەکی کورتی بەسەر چوو ئیتی ڕاپەڕین ڕوویدا کەواتە سەرکردایەتی حەکیم ئەوەیە بتانی پێشبینی باش بکە بتانی دەستکەوت و ملەتەکەی خۆی کۆ بکاتەوە لۆیە ئەگەر تەماشا بکەین ئەو کاتی بەرەی کوردستانی بڕیاری ئەوەیدا هەموو خەڵکی کوردستان ئازادە ئەوانەی خراپەشیان کردیە لەگە ملەتی خۆیان داوای لێبوردن کرا لێبوردنیان لێکرا و ئازادن دەتوانن وەکو هاوڵاتیشتە وەکو پێشمەرگەیەک خزمەتی ملەتی خۆیان مامۆستا تاالب لەنێو قسەکان زۆر باست لەوە کرد کە خەڵک بەگشتی بە ئیلهام وەرگرتن لە پێشمەرگەکانی کوردستان ینی ڕاپەڕینیان کرد ئەو کاتە بەبێ جیاوازی حزبی ینی هەموو ئەحزابەکان بەیەکۆ هەر حزبە و بەپێی قەبارەی خۆی ینی بەشداری لە ڕاپەڕین هەبوو ئێستا جارێکی دیکە ینی
بە شێوازێکی دیکە ڕەنگە بەردەوام ململانێ و ڕکابی لەگەڵ هەرێمی کوردستان هەیە لەگەڵەوەی ئێستا هەرێمێکین مەسەن هەرێمێکین ئێمە لە عراق بەپێی دەستور هەرێمێکی سەر بخۆین بەڵام لەگەڵ ئەوەدا لێت ناگەڕێن بیانوت بۆ دەبینەوە فشارت دەخەنە سەر بە هەر ڕێگایەک بێ دەیانەوێ هەرێمی کوردستان لاواز بکەن لە ئێستادا یەکگرتووی کوردستان تا چەند دەتوانێت هەرێمی کوردستان بەهێز بکاتەوە دەتوانێت هەرێمی کوردستان خۆڕاگر بکات دەتوانێت هەرێمی کوردستان بپارێزی ڕێگەنەدا ئەم فشار خستنە سەرانە کاریگەری دروست بکات بەڵێ ئێمەی خەڵکی کوردستان تەجروبەی زۆر باشمان هەیە ڕاپەڕینە کە لە ڕاپەڕین هەمومان پێکەوە بووین توانیمان دەستکەوتی گەورە بەدەست بێنین پاش ئاشتبوونەوەی نێوان پارتی و یەکێتیش دووبارە دیسان حکوومەتی هەرێم دروست کرا و توانرا دەستکەوتی زۆر گەورە بەدەست بێنن ئەوە دەلالەت لەوەیە کە ئێمەی کورد پێویستە هەمومان پێکەوە بین و پێشتریش ئیشارەتم بەوەیدا سیاسیەکان ئەگەر سیاسەتی هەڵە بەڕێوە بن ملت تووشی کارەسات دەکەن ئەمن جارێکی تریش دەڵێم ئەوانەی ئێستا دان بە مافی فدرالی هەرێمی کوردستان دانانێن لە ڕژێمی ڕابردوو بەهێزتر نینە کە ئێستا ئاسەواریان نەمایە دەبی بزانن خەڵکی کوردستان بە حەقەکی ڕەوای خۆیدا دەنێ و هەموو قوربانیەکیش دەدا لە پێناو دەستکەوتی ملەتی خۆی لە پێناو سەربەرزی ئازادی پێکەوە ژیان چکە خەڵکی کوردستان لەوە ناترسێتن یان بەوە ناشکێتن و چۆک نادرێتن بۆی ئەگەر بێ و بتوانن ئەوڕۆ بە ناوی ئەوەی فشاری بخەنە سەری موچەی لە بۆ نەنێرن بۆ نمونە ئەوە سیاسەتێکی هەڵەیە حەقوانیە دووبارە بکرێتەوە کە ئەو دەوڵ ڕژێمانەی پێشەوان زۆر لەوانە بەهێزتر بووینە زۆر بەهێزتر بووینە لە ڕووی عەسکەری و لە ڕووی مالیش نەیانتوانی ئەو کارە بکەن ڕەنگەگە بگەڕێەوە مێژوو نمونەی زۆر گەورە هەبی خاک و ئاوی خۆیان دایتە دەوڵەتان بۆ ئەوەی شۆڕشی کورد ڕابوەستی ئایەوە بوو نەتیجە تووشی کارەساتی گەورەتر بوون ملەتی کورد هەرما دەستکەوتی هەبوو ئێستاش پێویستە حزب و لایەنە سیاسیەکان هەمویان پێکەوە بە تایبەتی ئەو حزبانەی کە نفوزیان زیاترە دەبین نێزیک بنەوە من جارێکی کە تیکرار دەکەمەوە دەبین نێزیک بنەوە لە سیاسەتی سەرۆک مەسعود بارزانی کە سەرۆک مەسعود بارزانی ئەتو ئەگەر تەماشای نەتەوەکانی تر بکەیت وەکو عەرەب وەکو تورک وەکو فارس دەڵێن سەرۆک مەسعود بارزانی سەرۆکی کوردە سەرۆکی کوردستانە بۆیە ئەمە دەبی یعنی لە ژێر ڕێنماییەکانی سەرۆکی خۆماندا بین تەجروبەش کرایە کە توانیویەتی لە هەموو کاتەکاندا سیاسەتی حەکیمانە و ڕێکوپێک بەڕێوە بباتن ئەو سیاسەتەی پێکەوە ژیان یعنی بەرژەوەندی گشتی پێکەوە ژیان بەخۆی یعنی بەرژەوەندی گشتی کەواتە دەتوانین پێکەوە بژین بەرژەوەندی گشتیشمان پێکەوە دەبین باشە لەو سەردەما بگەڕینەوە پێش ڕاپەڕین ئێوە ئەزانن ژیان چۆن بوو لە نەبوونی ئازادیە لە نەبوونی تەنانەت بەیەکەوە دانیشتنی دوو دراوسێ بە ئازادانە گفتوگۆکردن هەموو ئەمانە لە دوای ڕاپەڕین بەدەست هاتن ئەو دەستکەوتانەی کە بەڕێزیشتان یەک دوو جار جەختان لەسەری کردەوە چییە ئێستا چی بەمنەوەی هەڵی چی بە خەڵکی ئێستا هەڵی دەستکەوتەکانی ڕاپەڕین چین بەڕاستی ئێمەی خەڵکی کوردستان ڕەنگە ئێستا خەڵکێک گوێی لە دەنجی ئێمە بیتن و بڵێ کاکە موچەمان وەرنەگرتیە ئەوە زۆر باوە ئەوە حەقەت شەرعیە بەڵام ئەتو ئەگەر بێت تەماشا بکەی پێش ڕاپەڕین با ئەو خەڵکانە ئەو گەنجانەی ئێستا لە دایک و باوک و خوشک و برای خۆیان بپرسن زان دایانتوانی بە ئازادی گوێ لە گۆرانیەکی بگرن لە سرودێکی نیشتیمانی بگرن دایانتوانی بە ئازادی بەرگێکی جلک و بەرجی کوردی خۆیان بە باشی لە ئاهەنگەکان لەبەر بکەن نەخێر ئەوانە نەیان دەتوانی ئەو شتانە بکەن ئەوەی ئەمە ئەو ڕۆهەمانە دەستکەوتێکی یەکجار زۆر گەورە و بە بایەخە یعنی هەرگیزا و هەرگیز نابی ئەمە ئەوە لە بیر بکەین نابی ئەوە لە بیر بکەین بە هەزاران کوچ و کوڕیمە لە سێدارە دراینە لەسەر یەک وشە یعنی ئەو ڕۆژەش بە برادرانم گوت یعنی باسمان دەکرد کتابێک هەیە نووسەرەکەی
ناوی کتابەکەی ناڵێم بەس ناوی نووسەرەکەی دەڵێم ناوی نووری فارس حەمەخانە. ئەگەر لە کتابەکەی بخینەوە بەسەرهاتی کچێکی تێدایە، بەسەرهاتی کچە کوردەک. ئەو کات دەزانن ئێستا چ ڕۆژەکە چەندە پڕبایەخە دەبی ئەو بەراوردە ناکرێتن، یعنی ئەو مقارنەیە ناکرێت. ئەم ناڵێم ئێمە ڕاستە کەم و کوڕیمان هەیە، مەشاکلمان هەیە، ڕەنگە ئەوانە هەبیتن، بەڵام مقارنە ناکرێت لەگەڵ ئەو کاتی. چکە تو ئێستا دەستکەوتی نەتەوەی تێ، ئێستا پەرلەمان، حکوومەت، وەزیر، ئەنجومەنی وەزیرانت هەیە، ئێستا دیبلۆماست هەیە، ئێستا چەند دەستگای ڕاگەیاندنت هەیە. ئەو کاتی کوا ئەو شتانە هەبوون؟ لە چێ بوو کچی کورد بێژەربی؟ کام کچی کورد بێژەر بووە؟ بە پەنجەی دەست دەژمێردن، ئەوی زۆر بە یعنی بە نیشانەی باش نەبوو. بەڵام ئێستا جێی شانازیە دەبینین دەستگای ڕاگەیاندنی زۆر بەهێزمان هەیە. ئەو یەک لە دەستگایەکان ئێستا لێرای مەقسەی لێ دەکەین. مەجموعەیە کچ و کوڕی زۆر شارەزا و خوێندەواروە بوو. ئەو کاتەی پێش ڕاپەڕین کوا ئەو هەموو دەرچووی کۆلیژە، کوا ئەو هەموو زانکۆیە، کوا ئەو هەموو ڕێگا و بانە خۆشە. ئیخۆ با بینەوە بەرچای خۆم نە ئەوانە نەبوون. دووشتی زۆر لێک جیرانە. دەکرێت داوای ئەوە بکەین زیاتر خۆمان ڕێک و پێک بکەین، دەستکەوتی گەورەتر بەدەست بین. ئەوە گونجاوە، بەڵام ئەوە هەرگیز و هەرگیز گونجاو نییە بڵێ وەڵا پێشان باش. بەداخەوە زۆردان لە تیکتۆک دەبینم هەندێک خەڵک یعنی یان ئەوە تا لە بۆ خەڵکی تر ڕادەکەن وێنەی تاژی، ئەمە لە هەولێر دەرین تاژی، ئەوانی خزمانی سلێمانی دەڵێن تانجی. ئەگەر ناکرێتن ئەتو ئەو مقارنەیە بکەی وەڵا پێشان خۆشتر بوو، پێشان ڕوون هەبوو، نازانم شەکر هەبوو، بەڵام ڕۆژانە کچ کوڕی ئەعدام دەکرێت. هەڵبەت نەیان بینیوە ئەو ئازارە نەبینەوە. ئێمە خوشحاڵ بووین. سپاس سپاس وتە جوانەکارە، سپاس بۆی کە میوانی بەیانی 24 بووی. سپاس بۆنگۆش سەرکەوتوو بن ئینشاءڵڵا، هەر لە خۆشی بن. سپاس بۆ تۆ، هەر ئاوەدان بێ هەموو کوردستانی. ئاوەدان بیت. زۆر سپاس.